بینەران و بیسەرانی بەرنامەی باسوخواز لە کوێگەن سڵاوتان لێبێ و خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین چۆن دەستگاکانی ڕاگەیاندن دەبنە هەڵگری خەمی خەڵک. ئایا لە هەرێمی کوردستاندا دەستگاکانی ڕاگەیاندن توانیویانە لە ئاست خەمەکانی خەڵکدا بن و خەمی خەڵک هەڵبگرن یا بە پێچەوانەوە؟ زۆر جار باز لەوە دەکرێت کە ئەوە میدیاکان و دەستگاکانی ڕاگەیاندنن توانیویانە یام کێشەکان و خەمی خەڵکیان لە کۆمەڵگەدا زیاتر کردوتەوە. زۆر جار کێشەیەک لە کۆمەڵگەدا بەسەر چووە یا کاتی نەماوە ئەوە خەڵکی دەڵێن ئەوە میدیاکانن کە زیندوی دەکەنەوە و جارێکی دیکە برینی خەڵکی دەکولێنەوە. ئەو خەمەی هاوڵاتی و خەڵک و جەماوەر و وڵات و کۆمەڵگە کامەیە کە پێویستە میدیا هەڵی بگرێ و لە ئاستیدا بەرپرسیارانە مامەڵە بکە؟ ئایا هەموو خەم و هەمێکی خەڵک و جەماوەر لە هەموو کایە بوارەکانی ژیاندا هی ئەوەیە میدیا تەداخلی تێدا بکە و کاری لەسەر بکە و هەڵگری ئەو خەمە بێ، یا ئەوە تەنها کۆمەڵی خەمی دیاریکرا و دیاریکراون کە تەنها میدیا لەوانەدا دەتوانێت کار بکە و کار بۆ چارەسەرکردنیان بکە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاروان عەبدوڵڵا، مامۆستای زانکۆ و شارەزای بواری ڕاگەاندنم کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سوپاسانەکەم دەستان خۆش بێ بۆ لەم بەرنامە. زۆر سوپاس. پێم خۆشە هەر لە تعریف و پێناسەیەکی میدیاوە بزانین میدیا چییە و تا چەند لە پێناسەکەیدا هەڵگرتنی خەمی خەڵکی تێدایە. بەڵێ دیارە میدیا بە واتاگشتیەکەی ئەگەر وەک ئەرێک باسی بکەین بریتە لە گواستنەوەی زانیاریەکان چ لە ڕووی خەبەریەوە بێ یاخود لە ڕووی هەر زانیاریەکەوە کە ئەرکی پەروەردەی کۆمەلگای لە خۆ گرتە بێت و ئەو ئەرکەش جێبەجێ بکە. ئەمە بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەگەر تەماشای ڕەوشی پێشکەوتنی میدیا بکەین ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی پێشکەوتنەنێ لەگەڵەوەیە تعریفی جیاوازتر هەڵەگرێ. لەبەرەوە ئێستا میدیا توانین بڵێن بووە بە بەشێک لە بنەما سەرەکیەکانی پێکهاتەیەکی کۆمەلگا لە ڕووی فەرهەنگی و سیاسی و کۆمەڵایەتی و اقتصادیشەوە. زۆر باشە. مامۆستا پێگەی میدیا لە نێو پرۆسەی بنیادنانی کۆمەڵگەی سالمدا دەکەوێتە کوێی پرۆسەکەەوە؟ بەڵێ دیارە کۆمەلگەی سالم کۆمەلگەی تەندروست کە هەمیشە باسەکرێ لە هەموو توێریە ئاینی و ئایدۆلۆژیەکانە و لە توێرە فەلسەفیەکانە کاری لەسەرکراوە بە کۆمەڵێک ناو بنەما هاتووە. وەک باسکردن لە کۆمەلگەی سالم یان کۆمەلگەی تەواو کامڵ، ئەمانە هەمویان دوجار خۆیان لە ئامانجێکا بینەوە کە کۆمەلگەی سالمە، کۆمەلگەیەکی تەندروستە و لە پێناوە ئەو ئامانجە شایشەکەن لە هەموو بوارەکانەوە، چ بواری اقتصادی بێت چ لە بواری سیاسیا بێ، ئامانجێکی دیاریکراوە هەیە کە دوجار ئەمەی لێ دەرچێ. بەڵام پێناسەکردنی سالم بوون و تەندروست بوونی کۆمەلگا بەپێی توێرەکان ئەگۆڕێ کە ئەشێرکی بەرنمەیەکی تریان بە بوارێک تر و کەسێکتر بێ لە بواری کۆمەڵناسیە. ئەوەی کە میدیا لەکوێی ئەم بابەتەیە خۆیە بینێتەوە، یەکێ لە وەرکانەی هەمیشە لە پاڵ ئەرکی گەیاندنی زانیاریە ئەدرێ بە میدیا ئەرکی پەروەردەکردنە و ئەرکی فێرکردن لەگەڵ ئەرکی گەشەکردنە. کۆمەڵە ئەرکی تری تەرفیهی هەن کە ئەمانەش دیسانەوە بۆ سیحەت و تەندروستی کۆمەلگا ئەدرێنە پاڵ میدیا. ئەرکی پەروەردەکردنی میدیا کە ئەرکێکی سەرەکیە بۆ جموجوڵ یان تەندروستکردنی کۆمەلگا وەک مامۆستایەک تەماشای میدیا ئەکات. ینی پێگەی مامۆستا چییە لە ناو کۆمەلگایە، میدیاش هەمان ئەو پێگەیە بینێتەوە، چونکە دوجار لە بواری پەروەردەکردن و فێرکردنە مامۆستایەکە لە نێو میدیاکانە پەیامەکانە گەێنێ. پەیامسازی میدیاکە مامۆستایەکە پێی هەڵەسێتەوە. لەبەرەوە هەمان ئەرکی مامۆستایە بێکە لە نێو کۆمەلگایە ئەیبینێت. زۆر باشە. میدیای ئێمە جەنابەت سێ دەستەواژە ئاماژە پێکە کە ئەمە ئەرکی ڕاستەقینەی میدیایە، پەروەردە و فێرکردن و گەشەکردن. میدیای ئێمە لەکوێ ئەم هاوکێشەیەدا یام ئایا میدیای ئێمە هەڵگری ئەم سێ خەسڵەت و سیمایەیە؟ بەڵێ ئەوەی کە ئەڵێم ڕۆڵی مامۆستایەکی شەبینێ بیرمان نەچێت لە حاڵەتی تەندروستە ئاڵێن. بەڵام ئایا میدیای ئێمە کە بە ئێستا گەیشتووە و میدیا بەگشتی لە جیهانیشا کە بەم وەزعەیە گەیشتووە لە بە هاوکاری پێشکەوتنە تەکنەلۆژیەکان توانیویانە ئەم ڕۆڵە بە تەندروست ببینن، ئەمە دیسانەوە نیسبیە، ناتوانین بڵێن نەخێر و ناتوانین بڵێن 100% ئەمەی کردووە. بۆ لەبەرەوە میدیا بەدەر نییە لە بوونی خاوەنێک لە پشتکارەکانیەوە یان لە بوونی کەسێکە ئیشی سازکردنی پەیامەکانەکە بۆ کۆمەلگە و ئاراستەکردنی کۆمەلگاکە. ئێمە بیرمان نەچێ کۆمەلگا
لە کۆمەڵە تاکێک دروست بوون کە ئارەزوی بە کۆمەڵایەتی بوون و تێکەڵبوونی خەڵکیانە ئەمە سروشتی هەموو تاکەکانە و تێکەڵبوونی خەڵکیشیانی کەوتنە شوێن ڕای گشتی خەڵکەکە ئەو خەڵکە ڕای چۆن بێ تاکەکان پێیان باشە بکەونە شوێن زۆرترین ڕا لەسەر بابەتێک میدیاش وەک ئەرکی خۆی ئیش لەسەر ڕای گشتی کەسەکانەکە جوڵانی ڕای گشتیش لەلایەن میدیاوە پەیوەندی بەو بابەتەوە هەیە کە پێوتری گواستنەوەی زانیاریەکان باشە گواستنەوەی زانیاریەکانیش تەنها ئەمە نییە من زانیاریەک بە داتا ئەدەم بە تۆ بەڵکو وروژاندنی لەگەڵە بەڵکو باڵاکردنی لەگەڵە نزمکردنەوەی لەگەڵە بەپێی دەستەواژە و بەکارێنانی دەستەواژەکان بەرامبەر ئەو زانیاریانە هەموو ئەمانە چی ئەکەن کۆ بنەوە ڕای گشتی کۆمەلگا دروستەکەن کاتێک کە شتێک ئەبێ بە ڕای گشتی لە نێو کۆمەلگایە تاکەکان ینی تاکەکان زۆرینەیان کەوتونەتە دوای ئەمە ئەم زۆرینەیە کە دروستە بێت دوو حاڵەتی پێبەخشێ یانەوە تا حاڵەتێکی تەندروستی کۆمەڵایەتیە بەپێی پێناسە فەرهەنگیەکەی کۆمەلگا یاخود حاڵەتێکە بۆ تەغیری فەرهەنگی یان تەغیری ئەو دیدو بۆچوونەی کە هەیە ینی دووشتی بەرامبەر دروستەکە لە نێوان ئەمانیشا کۆمەڵێک گدەنگی سامت خەڵکی دانیشتوو هەیە کە نەکەوتوەتە شوێن هەمویان زانیاریەکان ئیش لەسەر ئەمانە ئەکەن و لەسەر هەڵسانەوەی ئەو کەسانەی کە هێشتا نەکەوتونەتە دوای ئەو ڕێیە گشتی کە میدیاکە ئەوێ بیسازێنێ ئەو ڕایەش بەپێی زانیاری و ئەو پەیامانەی کە دروستەکرێ و ئەمانیش کۆمەڵی خەڵکیان لە پشتەوەیە خاوەنیان هەیە بەپێی ئەم خاوەنانش میدیاکان دیسانەوە دابەشە بنەوە ینی میدیایەک ئەشێ بڵێ من میدیای خەڵکم و پەیامەکانی خەڵکە گوێزمەوە خەمەکانی خەڵک لە کۆڵەگرم میدیایەک ئەشێ بڵێ نەخێر من میدیایەکی تیجاریم لە پێنا و بەدەستێنانی بەرژەوەندی تیجاری خۆم کۆمەڵێک زانیاری ئەخەمە ڕوو و کۆمەڵێک بابەت و فێرکاری ئەخەمە ڕووکە کۆمەلگاکە بخەمە ژێر بەرژەوەندی تیجاریەکانی خۆمەوە یان سوودی تیجاری ببەم لەو بابەتانی کە کۆمەلگای بۆ ئەجوڵێنم ئەمە ئەشێ لە حاڵە وەک حاڵەتێکی تەندروست باز بکرێ کاتێک کە سوودەکە زیانێکی بۆ کۆمەلگانیە کاتێ بەوی دەگەێنێ یان حاڵەتێکی ناتەندروست کاتێکە لەسەر بەرژەوەندی گشتی بەرژەوەندی شەخصە بێتەوە یاخود میدیاکە ئەشێ بڵێ من میدیایەکی حیزبیم وەک لە کوردستانە هەیە بەپێی بەرژەوەندی سیاسی حیزبەکەی خۆم زانیاریەکان پەخشەکەم و دەستەواژە و وشەکانم بەپێی ئەو بابەتە بەکارێنم کە چەندێ خەڵکەکە بەرەو ئەو ڕەیە بڕوا کە من هەمەوەک کەسایەتێکی سیاسی کە میدیاکە دروستەکەم یان دیسانەوە میدیای دەوڵەتە بەپێی سیاسەتی دەوڵەت زانیاریەکان پەخشەکە و خەمەکان هەڵەگرێ ئەوەی کە پێی وایە گەشەی دەوڵەتی لە پشتەوەیە یان پێی وایە هەنگاوەکانی دەوڵەت ئیجراەکە ئەمانە هەمویان ئەشێ بە هەردوولانەکەی ئیش بکەن لانێکی تەندروست کە بەرژەوەندی گشتی لە پێشچاویان بێ پێشەوەی بەرژەوەندی گروهی یان تاکی لانێکی ناتەندروست کە بەرژەوەندی گروپ یان تاک بخەنە پێش بەرژەوەندی کۆمەلگاکەیان بەگشتی کەوتەمەوە سەبا بزانین خەسڵەت و تایبەتمەندیەکانی ئەو میدیایە کامەیە کە هەڵگری خەمی خەڵکە بۆی بزانین کە ئەم کام میدیایان هەڵگری خەمی خەڵکە و کامەشیان کە هەڵگری خەمەکە نییە بیرمان نەچێت کە هیچ میدیایەک خۆی ناخاتە نێو ئەو بۆتەیە کە لە خەڵک بە دوورکەوێتەوە میدیا هەڵقڵاوی ینی کایەکە هەڵقڵاوی کۆمەلگایە و ئێوێ بە هەموو استراتیژێکی خۆی ئێوێ لەناو کۆمەلگای ئیش بکە ئەوەی کە جیانەکاتەوە ئامانجەکانیانە هەرێکی و بەرەو ئامانجێکیە بە هەریەک و ڕایەک بروزەکاتەوە و پیشانی گشتیە لە پێناو کۆمەڵی ئامانجی ترا و ئەحزاب گروهیش یان تاکیش بە پێناسەکردنی هەدەفەکانی خۆی پێی وایە هەدەفەکانی کۆمەلگا بەرەو ئاقاری باشابە بەڵام ئەوەی کە دوجار ئەمە یەکلایی ئەکاتەوە ئەو نەتیجەیە کە ئەگاتە دەست کۆمەلگا بەگشتی یان لێکۆڵەرەوان بە تایبەتی چونکە لێکۆڵەرەوان هەمیشە بێ پێش نەتیجەیە بکەون کە بەر کۆمەلگاکەویان کۆمەلگای زانێت چونکە ئەو کاتە توان ڕێ لە زیانەکان بگرن پێش میدیایەک بکەون کە ئەم ئامانجی تۆ داتناو لە پێناوی زانیاریە بەخشی ئامانجێکە کۆمەلگا بەرەو خراپیە با بەرەو باشی نایبا بەچی بە ئەنجامدانی ئەو لێکۆڵنەوانی کە ئەکرێت لە نێو کۆمەلگایە لەسەر خودی میدیاکە بۆیە بابەتی میدیایە بێتە بابەتێکی زانستی چونکە بێ کاری لێکۆڵنەوەی لەسەر بکرێ و کۆمەلگا لە هەندێک دیاردە و حاڵەتی ئاگادار بکاتەوە بەڵام ئایا ئەرکە بنەڕەتیەکانی میدیا لەم بارەیە چێ بن بۆەوەی تەندروست بێ ئەمە دووشت دیارەکە خودی فەرهەنگی کۆمەلگا کاتێکە میدیایەک پێچەوانەی فەرهەنگی کۆمەلگا کارەکە میدیایەکە کۆمەلگا بە ئاقارێکی هەڵدێرانە بە کاتێک میدیایەک هاوتەریب لەگەڵ فەرهەنگی ئەڕوا میدیایەکە کە هاوتەریبە لەگەڵ ڕایەکانی
کۆمەلگایە بیریشمان نەچێت ڕای کۆمەلگا تەنها ڕایەک نییە لە هیچ کۆمەلگایەکە ینی ئەوە نییە کە ئێمە تەنها یەک ڕایمان هەبێ هەر بۆیە تەنها میدیایەکیش دروست نابێ هەر بۆیە تەنها ئامانجێک لە ئارادا نییە چونکە ئینسانەکان زۆرترین بەرکەوتنیان هەیە لەسەر ڕووی زەوی لە هەر بوونەوەرێکی تر لە ڕووی دید و بۆچوون و ئایدۆلۆژیاوە هەر بۆیە تێڕوانینەکانیش کە لە میدیاوە پەخشەکرێن یان میدیاکان کە بنیادەنرێ زیاترە بن تام تێڕوانانە زیاتر بن و بەرکەوتنەکان زیاترە بن میدیا گەشەکە تا ئەبێت ئەوەی هەمومانی کردووە بە خاوەنی میدیایەک هەر هەمومان بۆ خۆمان خاوەنی ئەکاونتێکی میدیاین کە زانیارەکان پەخشەکەن ئەمە هەمووی دەریەخا کە بەریەکەوتنی مرۆڤەکان لە تێڕوانینە زۆرترین حاڵەتی هەیە لە هەر زیندەوەرێکی تر لە هەر کانێکتر کە لەسەر ڕووی زەوی و لە فەزاشا هەبێت ئەمانە جیاوازی میدیایەکانیان دروست کردووە میدیا تەندروستەکەشەوەی کە ئامانجێک هاوتەریب لەگەڵ تێڕوانە گشتیەکانی میدیا تێڕوانە گشتیەکانی کۆمەلگایە بێ و هاوتەریب لەگەڵ فەرهەنگی کۆمەلگایە بێ بیرمان نەچێت فەرهەنگ کە بنیەیەکی سەرەکی کۆمەلگایە قابلی تەغیرە بەڵام قابلی مردن نییە نابێ بیکوژین ئەبێت تەغیری بکەین گۆڕانی فەرهەنگیش پرۆسەیەکی ئاڵۆز و دژوارە کە بە هەموو کەس ناکرێ و بە هەموو میدیایەکیش ناکرێ ڕێکاری دروست و تەندروستیەوێت تا تەغیر بکە وەگەرنا ئەو تەغیرە ئەگەر بە شێوازێکی ناتەندروست بڕوا شۆڕشی لێ بەرهەمهێنرێت یعنی کۆمەلگا ڕوبەڕوویە بێتەوە با پەیامێکی باشیشی پێبێ بەڵام مادام ڕێکارەکە ناتەندروستە بێ شۆڕشێک بەرامبەر ئەم تەغیرەی کە ڕوبەڕوویە بێتەوە دروستە بێت مامۆستا پێویستە میدیا شۆڕ بێتەوە بۆ هەموو نهێنی و خەم و کێشە و بەرە بچووکی کۆمەڵگە و خەڵک یام ئەو خەمە کامەیە کە پێویستە میدیا کاری لەسەر بکە و هەڵگری ئەو خەمە بێ ئەمە بیرمان نەچێت کە دیسانەوە هەر خەڵکن لەناو میدیایە هەن ئەوەی کە جیان نەکاتەوە کۆمەڵێک ڕێکاری سیاسی کۆمەڵایەتی یان ئەهدافی جیاوازە کە ئەم خەڵکە بە جۆرێکی تر گفتوگۆەکە و خەڵکی نێو کۆمەلگاکەش جۆرێکی تر تێڕوانینی هەیە بەڵام ئایا کە میدیا ئەبێ بچێتە ناو تاک بە تاکی وردەکاریەکانی خەڵکەوە ئەمە هەم لە ڕووی ئەخلاقیاتی میدیاییەوە و کاری میدیاییەوە و هەم لە ڕووی قوانینەوە کۆمەڵێک سنووری بۆ دانراوە یعنی ڕێ بە میدیا نادرێ تەداخلاتی هەموو خەمێکی کۆمەلگا بکە هەموو هەڵسوکەوتێکی و یان هەموو حاڵەتێکە لە کۆمەلگایە دروستە بێتەوە ئەم تەداخلاتی بکە بە تایبەت ئەو بابەتە شەخسیانەی کە تاکێکێتی لە ناو کۆمەلگایەوە خۆی مامەڵی ڕۆژانی پێیەکە هەم یاسا و هەم ئیتیکیش ڕێ پێنادا ئەوەی کە کاری میدیایی لە هەر کارێکتر جیاکاتەوە ئەخلاقیاتی میدیایی ڕاست لە ناو کرۆکی کۆمەلگاوە دروستە بێ لەوە چی ئەخلاقیاتی دەستگایەکی غێرە میدیایی تیجاری لە نێو دامەزراوەیەکە کە 200 نەفەرن دروست بێت و مامەڵەکردنیان پێکەوە چۆن بێ بەڵام میدیا ناتوانانی ئەمە بکەی هەرچەنە ئەمەشی تایە چونکە دامەزراوەیەکە و خەڵکی لێکۆ بێتەوە ئیدارەی تاک بە تاکی کارمەندەکانیەکە بەڵام بیرمان نەچێت مدیری میدیایەک مدیری کۆمەلگایەکیشە ئەبێ ئیدارەی هەموو کۆمەلگا بکە لەبەرەوەی ئەخلاقیاتی لەسەر بنەما گشتیە فەرهەنگیەکانی کۆمەلگا دروستە بێ کاتێکە لا ئەدا لە ئیتیکێکی گشتی کۆمەلگاکەی هەموو کۆمەلگا ئیدانەیەکەن هەموو کۆمەلگا سەرزەنشتیەکەن ئەمە عقوبەی ئیتیکیەتی هەروەها یاساش بە هەمان شێوە ڕێی لێ ئەگرێ بۆ داخلبوون بۆ نێو هەموو خەمەکانی خەڵکی بەڵام دیسانەوە بیرمان نەچێت میدیا شتێکیە پێوترێ زمانی میدیایی ئەمە دیاری ئەکا کە چۆن ئەم خەمە باس بکرێ و ئەم خەمە لە کۆڵ بگیرێ ئەم خەمە چۆن بەرەو چارەسەر ببرێ ینی هەرم زمانەیەوە ئەکاکە میدیایەک ناشرینەکە کە تەداخلی کۆمەڵێک بابەتەکە لە نێو کۆمەلگایە و هەر ئەم زمانەوە ئەکاکە میدیایەک باڵا ئەکات و پێناسی باشتر و بەهای باشتری پێدا کە هەمان خەمیش باسەکەنەوە وەکێ کابرای لێت کە خەوەکە بۆ شا ئەگەڕێتەوە ئەم بە زمانێکی گێڕێتەوە کە تعبیریەکە جەنابی شاتۆ ئەمریت و تعزیەکە توە ئەبێت و حاڵەکە وایە و ئەمیش تووڕە ئەبێت و کەسەکە ئەکوژێ ئەوی ترەڵێ قوربان ئێمە هەمومان ئەمرین جەناب دوای ئێمە ئەمریت یعنی هەمان خەمەکە شاهەیەتی ئەم تعریفیەکاتەوە ئەمیان بە پاداشتەوە ڕوا ئەمیان بە سزاوە میدیا هەمان سیفەتی هەیە میدیایە کە هەمیشە ئەفکاری جوان لە بیری خەڵکا بڕوێنێ بیری خەڵک کاتە باخچەی گۆڵ جیاوازە لەوەی کە میدیایەک بێ بە هەمان بە زمانێکی تر بە باسکردنی هەمان بابەت بیری خەڵک بک بە شوێنی کۆمەڵی دڕکوداڵ کە بیرکردنەوەیکی بەردەوام خراپە میدیا توانێت یەک ڕوودا و بەڵام بە دیدێکی جوانتر زمانێکی جوانتر کە ئامانجی چارەسەرکردنی گرفت یان بەخشینی زانیاری تەندروست بخاتە پێش ئامانجی کاتە ئێمە ئەم هەموو کۆڵەواری و خەموو کێشەیەمان هەیە زۆر جار ئەدرێتە پاڵ میدیاش بۆچی میدیا بەم ئەرکەڵ ناسێ هەمان ڕوودا و کێشە و گرفت و قەیران بە زمانێکی جوان و گوڵ ئاسا نایبەخشێ و پێشکەشی کۆمەڵگا
کۆمەڵگەی ناکەن. ئەمە ئەگرێتەوە بۆ دوو حاڵەتێک کە پەیوەندی بەو تاکانەوەیە کە لە ناو دامەزراوەکە یاریشەکەن، حاڵێک بۆ پەیوەندی بەو هێڵە سیاسی هەیە کە میدیاکە کاری لەسەرەکە. ئەشێ میدیایەک هێڵێکی سیاسی وا بێت لە حاڵەتێکا ڕوبەڕووی بە ڕووداوێک کۆمەڵێک وشەی زبر بەکاربێنێ، چونکە بەرژەوەندی سیاسی یان بەرژەوەندی اقتصادی خۆی هی میدیاکە لەوەیە ئەبینێتەوە و ئەوە بەرەو ئەو ئامانجەیە باکە هەیەی و میدیایەک لە حاڵەتێکی ترا زمانی نەرم بێتەوە بە شێوازێک کە هەوڵی ئارامکردنەوەی خەڵک بالا بابەتەکانە. دیارە هەموو بابەتێکیش ئەم تعریفە ناگرێتەوە، کۆمەڵێک بابەت هەن کە گشتین کە تەنگژەیەکی گشتیە بەسەر خەڵکایە ئەبێ میدیا هاوزمان بن لە باسکردنی ئەم حاڵەتەیە و هاو ئامانج بن بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو یەک ئامانج بەرنەوە و کۆمەلگا بەرەو هێوری دەرونی بەرنەوە. بۆ نمونە ڕوودانی وەکو ئەو حاڵەتەی بەسەر کۆمەلگای کوردستان چ لە دیوی ئێران چ لە دیوی عێراق بوومە لەرزەیەک زەمین لەرزەیەکی بەهێز، یعنی ئەبێ لەم حاڵەتانەیە میدیا بە یەک زمان قسە بکە، هەوڵی گەڕانەوەی نەزمێک بێ بۆ دەرونی تاک و بۆ کۆمەلگاکە، نەک هەوڵی وروژاندنی ئەو نەزمە و ونکردنی ئەو نەزمە کە لە حاڵەتی تەنگەژایە دروستە بێ لەناو ئەو کۆمەلگایە کە خۆی بە حاڵەتێکی سروشتی دروست بووە. تۆش هێندەی تر بیڕمێنی، ینی ئەشێ ئەو میدیایە یەک زمان بەکاربێنن و زانیاریەکانیان زانیاریەک بێ هێورکەرەوە بێنە دیسانەوە نەزم تێکدان بێ، نە دەروون تێکدانی خەڵکەکە بێت. زۆر باشە. شێوازی کاریگەریەکانی میدیا لەسەر کۆمەلگا چییە؟ یان ئەو ڕێکارانەی کە میدیا دەیگرێتە بەر بۆ دەرخستنی کاریگەریەکان لەسەر کۆمەلگە چین و کامانن؟ بەڵێ خۆی ئەمە زۆر توێری میدیاییمان هەیە کە بە توێری کاریگەری میدیایەکان ناوەبرێ، هەریەک و باس لە شێوازێکی کاریگەری میدیاکە لەسەر کۆمەلگا. بەڵام ئەمەش بە پێی گەشەکردنی تەکنەلۆژیایی لە نێو میدیایە و تەکنەلۆژیای ئیتیساڵ کە میدیاکان بەکاریهێنن ئەم کاریگەریانە ئەگۆڕێن. ڕەنگە ئێمە لە سەرتاوە کە گەشەیەکی بەرفراوانی تەکنەلۆژیمان بینی، توێرێکە هاتە نێومان توێری ماکلۆهان کە پێیوا بوو دنیای تر بووە بە گوندێکی بچووک، ئەو تعریفەش کرا دیسان بۆ میدیا لەسەر بنەمای پێشکەوتن یا کاریگەری دەستگاکانی ڕاگەیاندن، دەستگاکانی گەیاندن، کەوای کردووە لە گوندێکی بچووکە تۆ بتوانانی متابعی هەموو دنیا بکەی. ینی تەسیرێکی وای دروست کردبوو ئیتر جیاوازی لە بینی ئەوەی کە لەو پەڕی دنیاە بۆ ئەو پەڕی دنیا کە حەدەسێک ڕووەیە و پێی ئەگات و ئەزانێ حاڵەتەکە چۆنە فەرهەنگەکان یەکتری خوێندنەوە نەماوە و جیاوازیەکە هیچی بۆ بە خاڵی سفر لەو حاڵەتەیە، چونکە دام دەستگاکانی گەیاندن پێشکەوتون. بەڵام لە بەرامبەر ئەمەشدا توێرێکی ترێت کە پێی وایە نەخێر ماڵێکی بچووک بۆ بە چەندین دنیا. ئەم لەسەر بنەمای کاریگەری ئەو پەیامانەی کە ئەگەیەندرێ لە دەستگا میدیایەکانەوە باسەکە و پێی وایە کە ماڵێک خاوەنی سێ مناڵە، خاوەنی سێ ژووری بچووکە، هەریەکە و لە ژوورێکە شاشەیەکی کە جیهانێک پیشانیەیە، هەریەک و بە فەرهەنگێک پەروەردە بێت و پێگات و بە زمانێک قسەکە. بەم شێوەیە هەر لەو ماڵەیە سێ جیهان دروستە بێتەوە. هەردوو حاڵەتەکە ئەشێ بڵێ حاڵەتی ڕاستن و شێوازێکن لە حاڵەتی کاریگەری میدیا لەسەر کۆمەلگا. بۆیە باسکردن لە کاریگەریەکانی میدیا و شێوازی کاریگەریەکان زۆرن. توێری ترمان هەیە باس لەوە کاکە کاریگەریەکانی میدیاکەی خاتە ناو کۆمەلگا وەکو کوتانی مناڵێک وایە کە دژ بە ڤایرۆسێکی کوتی وردە ئیشی خۆی کات و ئەو بیر و باوەڕانەی کە ڕوبەڕوویە بنەوە ئەو ڤایرۆسانەی کە چناوی ئەم لە ناویانە بات. کۆمەڵێکی تر پێیان وایە نەخێر کاریگەریەکانی میدیا وەک کاریگەری گولەیەک وایە کە لە جەسەدیەدەی. ڕاستەوخۆ تأثیر لەسەر ئەو کەسە دروستەکات چ لە تەغیری فەرەنگیا بێت، چ سیاسی، چ دروستکردنی ڕایگشتی. ئەو کاریگەریانە کۆمەڵە کاریگەرین کە باس کراون میدیا لەسەر خەڵکی ئەبێت. دوجار ئێمە میدیا ئەمانگەیەنێتەوەی کە خۆمان میدیاکار بین و خۆشمان خەڵکەکەین. ینی تاکێک نبینیتەوە لە ناو کۆمەلگایەکە ئیتر خاوەنی میدیا نەبێ و دادگەریەکی میدیایی دروستە بێت لە ڕووی تەکنەلۆژیا و هەمومان پەیامەکانە گەیەنین بەریەکەوتنێکی پەیام و زانیارێکی زۆر هەیە کە کۆمەلگا وای لێت بەردەوام چاوی لەسەر میدیاکان بێ، بەردەوام گوێی لە میدیاکان بێ، لە هەموو حاڵەتێکە هەست بەوە بکە کە پەیامێک لە دەوروبەریەتی و کەسێکی گەیەنێ، لە هەموو حاڵەتێکە هەست بەوە بکە کە کامێرەیەک لەسەر سەرەتی و هەموو جوڵەکانی ئەگەیەنێ بە خەڵک بەما چی شتێک کە زۆر لە ناو کۆمەلگایە بەهادارە کەم ون ئەبێ کە پێوترێ متمانە. چونکە ئێمە بمانەوێ نەمانەوەیەکێ و لەو ئەرکانێک کە میدیا پێ هەڵەسە لەناو کۆمەلگای دروستکردنی متمانەیە، چ بە یەکتری چ متمانەی خۆی بەو یان ئەو بەم ویان متمانەی تاکان بە یەکتری. بەم حاڵەتە بەرفراوانەی کە میدیا ڕوەکاتە کۆمەلگایەکە بۆ نمونە کۆمەلگای ئێمەیتیایە شتێک بە ناوی متمانە خەریکە نەمێنە یا زۆر کاڵە بێتەوە، چونکە هەمومان لە جێ خۆمانەوە قسەکەین.
گوێگرمان کەم بووەتەوە و ئەشێ بڵێن هەمووشمان ڕەدفعلی پەیامی خەڵکی بەرامبەرەکەمان پێەیە. ئەمە حاڵەتێکی خراپە لە کۆمەلگایەکە کە نەزمی تیا شپرزە ئەبێ دروسە بێ و کاتێکە ئەم حاڵەتە هاتە ناوی ئیتر ئەو ئەڵقە پێکەوە بەستراوانەی کۆمەلگا وردە شلە بن و لێک دوورەکەونەوە ئەگەر نەش بچڕن. بۆیە هەمیشە ئەو وڵاتانەی کە زۆر گرنگی بە فەرهەنگی کۆمەلگاکەیان نەدەن چۆن هەروەکو چۆن مەرزێکی زەمینیان هەیە، مەرزێکی ئاسمانیان هەیە بۆ فڕینی فڕۆکەکان، هەروە مەرزێکیشان هەیە بۆ پەخشکردنی لەرەکان بۆ نمونە بۆ گەیاندنی پەیامەکان بە شێوازی ئەلکترۆنی بە شێوازی دیجیتاڵی ڕێگری لە ئایپیەکان بۆی پەیامەکان حەدە لانیکەم وانەکات هەموو خاوەن پەیام و هەمووی قسەکەر بێ. کەسان نخبە ڕابەری کۆمەلگا دیار بن بۆی کۆمەلگا بزانێ بەرەوکی ئاراستە بێ، فەرهەنگ سازەکانیان دیار بن بزان لەسەر چ بنەمایەکەم فەرهەنگانە تەغیرەکەن یا حیمایەتی لێەکەنەی پارێزن بۆەوەی تێک نەچێ. کۆمەلگایەکە بێوێ سالم بێ بەجددی ئەبێ ئەم سنوورانە بە دەوری خۆیان بکێشێەوە. ئەمەش ناکاتە ئەوەی کە ئازادی کۆمەلگایەک زەوت بکرێ و ئازادی ڕادەربڕین ڕێ لێ بگیرێت، چونکە دوجار ئازادی ڕادەربڕینشە بێ بە یاسا بۆ نمونەزەبت بکرێ و هەندێک حاڵەتی بۆ فراوان بکرێ، هەندێکی بۆ کەم بکرێتەوە بۆەوەی بەریەکەوتنی تاکەکان کەم بێتەوە. ئەمەستایمە لە کۆمەلگەیەکی پیشەیەوە دەگوازینەوە بۆ کۆمەلگەیەکی زانیاری. ڕۆڵی میدیا لەم نێوەندەدا چیە؟ ئایا ئەمیش وەک هۆکاری سەرەکی ئەو گۆڕانە باس بکەینیان هۆکارگەلێکی تر لەم نێوەندەدا هەیە؟ خویم کاتێککە تەکنۆلۆژیا پەرەی سند ینی هەمومان بووینە دیجیتاڵی بە جۆرێک لە جۆرەکان، ئەم حاڵەتە ڕوویا کە ئێمە زۆرێک لە کۆمەلگاکان لە کۆمەلگایەکی پیشەیەوە بووە بە کۆمەلگایەکی زانیاری. تەکنۆلۆژیا هاوکاری میدیا بوو لەم حاڵەتەیە، چونکە کۆمەڵێک وەسایلی پێشکەوتوو هێنایە پێشەوە کە زانیاریەکان بە ئاسانی بگوێزنەوە و هەمومان خەریکی گواستنەوەی زانیاریەکان بین، چ ورد چ درشت چ گەورە و چ بچووک ئەمانە چی بکەین بگوازینەوە بۆ یەکتری. لەبەرەوە ئەتوانین بڵین بە هاوکاری تەکنۆلۆژیا میدیا وەک پرۆسەیەک یەکێکە لە بنیە سەرەکیەکان یا هۆکارە سەرەکیەکان بۆی کۆمەلگا بگوازرێتەوە بۆ کۆمەلگایەکی زانیاری. یعنی هەمیشە چاومان لەسەر ئەو حاڵەتانە بێت کە لە میدیاکانەوە گوێزرێتەوە و زانیارە نەبێکە پێمانەدرێ و حسابیشی لەسەر بکەین و بشبێ بە ڕێی عام لەسەر شەقام لە نێو ماڵەکان لە هەموو شوێنەکانە ڕایەکی گشتی بیرکردنەوەی گشتی دروست بکات. ئێمە بیریشمان نەچێ وەکوتم کۆمەلگا تاکەکانی هەمیشە هەستی کۆمەڵایەتیان هەیە و تێکەڵبوونیان هەیە، ئەمەش بە شوێن کەوتنی ڕای گشتی و ڕای گشتیش میدیا ئاراستەیەەکە. میدیا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە ڕای گشتی ئاراستەکە، ینی ئاراستەکردنی کۆمەلگا، ینی دابارینی ئەفکار و دید و بۆچوون و هەڵسوکەوتی نوێ بۆ ناو کۆمەلگا. هەموو ئەمانە لە بۆتەیەک وەکو بۆتەی ڕایگشتیا دروستە بێ، ینی تەغیری سیاست، ینی تەغیری دەوڵەت، ینی تەغیری فەرهەنگ. هەموو ئەمانە ئەشێ بوترێ یەکێکن لە ئامانجەکانی دروستبوونی ڕایگشتی یان ڕایەکی فراوان لەناو کۆمەلگایە لەسەر بابەتێکی دیاری کراوە. زۆر باشە. هەمیشە کۆمەلگا دووچاری گرفت و تەنگەشەی جۆراجۆر دەبێتەوە. جا و تەنگەشانە سروشتی و چاوەڕوان نەکراو بن یان دروستکرا و پێشبینی کرا بن بۆ خۆیان دروست ببن. میدیا لە مامەڵەکردنی لەگەڵ کۆمەلگەدا لەم حاڵەتانەدا دەبێت چی بکات و ئەرکی چییە؟ بەڵێ دیارە هەر پێکهاتەی کۆمەلگا خۆی بمانەوێت نەمانەوێ بەردەوام لە ناو گرفت و کێشە و بەریەکەوتنە هەیە و بەردەوامیش لە هەوڵی چارەسەرکردنایە. بەردەوامیش بیر لەوە کاتەوە کەم کێشانەی چاوەڕوانیەکە ڕوبەڕووی ئەبێتەوە و پێشبینی کراون چۆن مامەڵیان لەگەڵا بکە. میدیا بۆ ئیدارەکردنی ئەو تەنگژانی ناو کۆمەلگا ڕۆڵێکی سەرەکیە بینێ، ئەشێ لە حادیسەیەکە قوربانی کەم کاتەوە و کاریگەریەکان کەم کاتەوە و ئەشێ زیاتیشی بکە. لەبەرەوە لە سێ قۆناغا میدیا بێ مامەڵە لەگەڵ ئەم گرفتانەیە بکە کە ڕوبەڕووی کۆمەلگا بنەوە، چ گرفتەکە پێشبینی کراو بێ یاخود پێشبینی نەکراو بێ، چ حادیسێ ڕووداوێک بێ وەکو بوومە لەرزەکانی ئەم دوایانەی کە ڕویاندا، چ ڕووداوێک بێ وەکو ئەو جەنگانەی کە ئێمە پێشبینیەکەین بەردەوام ڕوبەڕوومان بێتەوە، وەکو ئەو وەزعی بەسەر شاری کەرکووکاو کە ڕوبەڕووی ئەو خەڵکە بوویەوە و ئاوارەبوونێکی زۆر و ناڕەحەتێکی زۆری لێکەوتەوە. قۆناغی یەکەمی ئەبێ میدیا هەمیشە بکەوێتە پێشەم بابەتانە، ینی ڕۆڵی فێرکاری ببینێ، ڕۆڵی زانیاری بەخشی ببینێ لەم بابەتانە پێشەوەی حەدەسەکە ڕووبە. نموزەج بێنەرەوە لەوە چێ بڵێ ئێمە چۆن نەزانین کە بوومە لەرزەیەک ڕوو ئەدا تاوەکو ئێمە پێشەوە زانیاری بین بە خەڵک. ئەمە مەبەستی قسەکەی من نییە، مەبەستی قسەکەی منەوەیە کە بزانین ئێمە لە نێو لەسەر زەویەکە ژین کە ئەم حاڵەتانە
ئەگەری بەردەوامی هەیە ڕووبدا لە هەر ساتێکە. ئەمەیە پێش حاڵەتەکەی تۆ. ئەبێ بەردەوام ئێمە کار لەسەرەوە بکەین، میدیا بەردەوام بێ لەسەر ئەو کارانەی کە چۆن ئێمە خۆپارێزی لە ڕووداوێکی وەکو بوومەلەرزە بکەین، یان ڕووداوێکی وەکو هەڵکردنی ڕەشەبایەکی بەهێز، بارانبارینێکی بەهێز بکەین. یەک بە یەک ئەم خاڵانە میدیا کاری لەسەرەکە و ئەرکی هەر پەیامنێرێکە کە لە میدیایە بێ، هەر نووسەرێکە کە لە میدیایە کارەکە و پەیامەکان بە خەڵکە گەیەنێ. چۆن لەم شاری سلێمانەیە لە سەرجەم شارەکانی کوردستانە و شوێنە جیاچیاکانە ئەبێ میدیا بەردەوام چاوی لەسەر سیستەمی بیناسازی بێ. ئایان بیناسازیەی لەم وڵاتی ئێمەیە ئەکرێ ئەشێ بوترێ بەرگەی لەرزینی زەمی نەگرێت بە پێوانەیەکی حوت ڕێختەری. ئەمە بنەمای علمی هەیە و پەیامنێرێکی ورد و دانا ئەتوانێت کاری لەسەر بکات کە ئەم کۆمپانیای ئێستا سەرگەرمی ئەم بینایانەیە بنەماکانی زانستی بۆ ڕوبەڕووبوونەوەی بوومەلەرزەی جێبەجێ کردو لەم بینایانە. ئەگەر نەکراوە پێشی لێ بگرێ، زانیارەکان بەیانکە وەلایانی پەیوەندیدار ئاگادار بکاتەوە بۆەوەی ئەم کارە ئیجرا بکرێت، جێبەجێ بکرێت. ئەگەر میدیا گوێی لێ نووساند، تەنها چەند کەسێکی دەوروبەری کەمەزانن لەوە چێ بە دەستخستنی کۆمەڵە بەرژەوەندی وازی لێبێنن. مامۆستا لە وەڵامی پرسیاری پێشووتردا جەناب داماژت بەوە کرد کە بوونی خاوەن بۆ میدیا یان ئاراستەکەری میدیا وای کردووە کە میدیا تا ڕادەی نەتوانێت لە ئاست خەمەکانی خەڵکدا بێ. لە ئێستا ژار کە شاری سلێمانی بە نمونە وەربگرین ئەو کۆمپانیایی کە خاوەنی پرۆژەی بیناسازی و شوقە ئەو شتانەیە هەر زۆر بەشێکیان هەر ئەوانن کە خاوەنی میدیایەکی ترن. میدیا چۆن نەتوانێت گەندەڵی و ئەمە خراپە خۆی کاتێکی دیکە نیە لەوە کارەکان کاتێکە لایەنەکان تێکەڵەکرێن، کارەکان تێکەڵەکرێن، پیشەکان تێکەڵەکرێن ئەو زەرەرەیەدا کە تۆ باسیەکەی. ینی میدیاکارێک یانێگەر لە حاڵەتی تەندروستە بتەوێ نابێ پیشەی دروستکردنی بیناسازی بێ، بەجددی نابێ پیشەی دروستکردنی ئۆتۆمبیل بێ. لەوە چێ بۆ وەرگرتنی زانیاری تۆ وەکو میدیاکاری سادەی لێ بکەی، بەڵام خۆی نابێ خاوەنی ئەو بابەتە بێ، چونکە میدیا ئێمە بمانەوێت نەمانەوێت دەسەڵاتێکی چاودێریە بێ ئاگەی لەو بابەتانە بێ و ئەم زانیاریانە بەیانکە. ئەمە مەبەستم لە پێش حاڵەتی ڕووداوێکە بوومەلەرزە بە نمونەیە هێنینەوە، یان پێش حاڵەتی بارانبارینێکی زۆر بزانین ئەم وڵاتەیە ئەم شەقامانەی ئێمە تا چه ئاستێک هەڵگری توانای هەڵگرتنی ئاویان هەیە، بەڕێکردنی ئاویان هەیە کاتێ بارانبارێ لافاونایەت. ئەمە هەمویان پێش ڕووداوەکە. پێش ئەو کارە ساتەی ئەو حاڵەتەی لە کەرکووک ڕوویە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بابەتەیە بکەین. میدیاکان هەریەکە و بە جۆرێک لەوە چێ لە کوردستان ئاگەربینی بێتن حتا دژەوتە هەبوو بەرامبەر بە یەکتری حاڵەتەکە ڕوویە هیچ کەس ڕێنموێنی نەدابوو کە پێش ئەم حاڵەتە ئەگەری ڕوودانی هەیە و ئەمە بکرێ و خەڵک ئەمە بکە. بەڵکو کۆمەڵە پەیامی سیاسی هەبوون، کۆمەڵە حاڵەتی ترە بوون کە لە ناکاو ئەو کارەساتەی بەسەر خەڵکە ها و لە هیچ شوێنێکەوە ڕێنمایەکی پێ نەگەیشت بوو کەم حاڵەتە بکات. نە میدیای عێراقی دابووی، نە میدیای کوردی دابووی، نە میدیای جیهانی مامەڵەی لەگەڵ ئەمەیە کردبوو و کۆمەڵی خەڵک بەداخەوە شەید بوون، کۆمەڵی خەڵک ماڵوێران بوون، ئێستش نەیانتوانیەوە بگەڕێنەوە. بەڵام ئەگەر ڕێنمونی هەبوایە پێش وەخت لە بەرژەوەندی خەڵکە ئەم حاڵەتانە ڕویان نادا. هەروەکو لە وڵاتی دراوسێمان لە کرماشان ئەم حاڵەتە ڕوویا کە کۆمەڵگایەکی بیناسازی دروست کراوە بە بێ ڕەچاوکردنی بابەتە زانستیەکان و کوژانی مردنی کۆمەڵی کەسی لەکەوێتەوە لە حاڵەتی وەکو بوومەلەرزەیە. هەر لە تەنیشتی شیا بینایەکی تر هەیە ساخ و سەلیم و سادە و خەڵک بە ئاسایی لە ناو بیناکەیە بۆ زیانی پێ نەگەیشت. و ئەمە حاڵەتە بۆچی ئەم ئەرکە بخینە ئەستۆی میدیا، بۆچی میدیا بۆ لەبەر ئەوەی میدیا لەگەڵ ئەرکی گەیاندنی زانیاریە ئەرکی فێرکردنیشی لەسرە، ئەرکی حتا تەبلیغ یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی میدیا. ڕاستە لە ڕیکلامی بازرگانیا ئێمە کۆمەڵە تێبینی هەیە، کۆمەڵە گرفت هەیە، بەڵام کۆمەڵە ڕیکلامی هوشیاری هەیە بێ بەردەوام بیگەێنی. ینی لە یابانە یەکێک لەو وڵاتانەیە کە میدیاکانی لە پێشینن لە هەموو وڵاتان لە چییە لە پێشکەوتنی حەدەفێک سروشتیەکانە، چونکە خۆی وڵاتێکە و حاڵەتی بەسەرایە بەردەوام پرۆگرامی تایبەتی هەیە و ڕێنمایی تایبەتی هەیە و حتا لە ڕووی تەکنەلۆژیەوە کۆمەڵێک شت دروستەکە کە ڕوبەڕووی و کارەساتە بێتەوە. میدیا ئەتوانێت بەگژ ئەم جۆرە لە سەرمایەداریە یان ئەم جۆرە لە گەندەڵیا بچێتەوە. میدیا ئەتوانێت چاودێر بێت لەو حاڵەتانەیە. لەبەرەوە پەیوەستی بە ژیانی خەڵکەوە هەیە، بەردەوام خەڵکەکەوێتە شوێن وتەی ئەو میدیایە. ینی بۆ نمونەوەریگرە ئەگەر لە پرۆژەیەکی بیناسازیە بە سەدان کەستەیە بەشدارن و خاوەنی هەریەکە لە یەکەیەکن لەو بینایە، لە یەک راپۆرتە ئەگەر خەلەلی
ئەندازیاری بیناکە ڕابگەێنرێت لە سا 80 بۆ 90 خەڵکەکە کشێتەوە چونکە پەیوەندی بە حیاتیەوە هەیە ئامادەنیە خۆی بخاتە حاڵەتێکی گوماناویەوە ئەمە نموزەجی پێش ڕوودانە پێش ڕوودان میدیا ئەبێ ئەم حاڵەتە بکە بۆ ئەوەی چی بێ ئەو تەنگژەیە ڕوبەڕوویە بێتەوە هێورتر بێ قوربانی کەمتری لێ بکەوێتەوە و خەڵک دووجاری کێشەی دەرونی کەمتر بێتەوە حتا لە ڕووی تەندروستیەوە یعنی خەڵکی ئەمە بۆ لە ڕووی تەندروستی هەتا و قوربانیانی لە شارێکی وەکو سلێمانی دران چ دەستشکانە قاچخانە بریندار بوونە بەر حاڵەتێک حاڵەتی تەندروستیە ئەوەیە کە وشیاری تەندروستیمان نەبووە لەو حاڵەتەیە تۆ چۆن بتوانی خۆت ڕاگری چونکە لەو حاڵەتەیە کەسێک ئەگەر وەکو بەردەوام وەکو دەرزی کوتان ئەم کەسە نەکوترابێت لەسەر ئەو حاڵەتە هێندە نەزم تێکەچێ ناتوانێت خۆی کۆنتترۆل بکات و بیر لەوە بکاتەوە بەردەوام وەکو ناوی خۆی لەبەری بێ چۆن نەزانێت دەرگاکە لەکوێوەی ڕابکە بزانێت چۆن هەنگاوەکانە نێبەوەی نەکەوێ قاچی بشکێ بەردەوام پێ بدرێ ئەمە شتێک نییە بڵێ خاڵێکە و پێم و تۆ کاتە ڕاکەی لەسەر خۆ بڕۆ نەخێرە بێ بەردەوام پێ بوترێتەوە تکرار ئەمە یەکێکە لە توێرەکانی کاریگەری کە کاریگەریەکان بەهۆی تکرارەوە دروستە بن لەسەر کۆمەلگایە بەردەوام شتەکان دووبارەکەیتەوە تەبلێ ڕێکلامی بازرگانی کە لەسەرم توێرە ئیشەکە تۆ بێ شتەی تریش بێنیتەوە کە لە بەرژەوەندی گشتیا بێ لەسەرم توێرە کار بکەی لەسەر خەڵک و لەسەر کۆمەلگاکە بۆی زیانی کەم بێتەوە حاڵەتێکی تریشمانەیە یان مۆقعێک و کاتێک تریشمانێ لە ئانی ڕوودانی کارەساتەکەیە لە ئانی ڕوودانی کارەساتێکا کە نەزم تایە نامێنێ و کەس بە دیار کەسەوە ناوەسێ و هیچ قانونێک ئیجرا نابێتایە ئەبێت چی بکە میدیا بەردەوام پەیامگەلێک پێشکەش بکا کە ئینسانەکان بەرەو ڕێساکان بەرێتەوە یعنی لە ترسدایان ڕنێ پێی بڵێ کە پشتیوانی تۆ ڕێسایەکە و هەیە یعنی ئینسانەکان بەرەوە باتەوە کە تۆ پێشتر باسی بەهێزی ئەم بینایەت کردووە کە تۆی تیایی لەبەرەوە ترسەکەت کەم بێتەوە ئەو حاڵەتە دەرونی ڕوتەیەکە با کەمتر بێتەوە دەرونت ئارام بێ لەبەرەوەی بیناکەی تۆ لەسەر بینایەکی وا دروست کراوە چونکە پێشتر ئەمەمان بەیان کردووە بەڵام تۆ پێشتر ئەمە نەڵەی لە ذهنی کەسانیە کە ئەم بینایی لەسەرم بنەما زانستیە بەهێزە دروست کراوە بۆچی بەردەوام وڵاتێکی وەکو یابان ڕکلام بۆ باڵەخانە بەرزەکانیەکە بە شێوەیە کە لارە بنەوە هیچیشان لێ نایەنەوە شوێنی خۆیان بۆەوەی لە کاتی زیلزالێکە لە کاتی زەمین لەرزەیەەکە ئەگەر لە پلەی هەشتی ڕێختەریشا بێ وەکو خۆی بەیانیەکە هیچ زەرێک لەو بینایی ئەو نەدرێ یان بۆچی بەردەوام ئاماژە بۆیە لە ڕووی هەندەسیەوە کە شوێنی بچووکی داخراو لە بیناکانە هەبێ بۆ لەبەرەوەی لە حاڵی ڕوودانی بوومە لەرزەکە و بچێتە ئەو شوێنەی کە ئەگەر هەموو شوێنێ بڕوخێن بە پێوە وەسێتەوە ئەمێنێتەوە تا کەسێک پێگات و فریای ئەکەوێ یان پەخشکردنی کۆمەڵە پەیام کە ترسێنەرن لەو حاڵەتەیە کە هیچ سوودێکیشی نییە بەرامبەر ئەو حاڵەتەی کە ڕوویاوە کەسێک گیانی لە دەستداوە لە بینایەکە کە تۆزانی گیانی لە دەستداوە بێم حاڵەتانە بخرێنە دوای حەدەس ئەوە بخەیتە ناو حەدەسەکە کە کەسێک پێویستی بە فریاکەوتنە بچی بەدەمیەوە ماڵەکان لە دەرەوەن و بارانن خەڵکە بە فریان بکەوێت لەو حاڵەتەیە لە حاڵەتی ڕوودانەکە تۆ دوجاری تەحلیلی ئەماکەی ڕێختەرەکەی چەند بووە حادیسەکە چۆن ڕوویاوە چەند کەس گیانی لە دەستداوە ئەمانەی کە وەک زانیاری ئەمێنەوە بۆ ئەوەی چی بکەن ڕیسێرچی لەسەر بکەن لە دوای ڕووداوەکە قۆناغی سێمیەتی هەر ڕووداوێک بێت تەنها بوومە لەرزە ناڵم دوای قۆناغی سێمە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ پاش ڕووداوەکە بکەین و چۆن لێ بکۆڵینەوە کە زیانەکە بۆ کەوت ئایا هەمووی بەجددی لە ئاکامی بوومە لەرزەکە بۆ یان لە ئێهمالی خۆمان بووە چونکە ئێمە هەموو ڕۆژێزانین هەموو ساتێک ئامادەین بۆەوەی ئەمە ڕووبا بەڵام ئێهمال بووین بۆ نمونە ئەم شتەمان لێرە لا نەبردووە کە ڕوویداوە شکاوە بەڵام ئەگەر دوای ڕووداوەکە ریسێرچەکانت کرد ئەنجامەکان خستە ڕوو یەکسەر ئۆتۆماتیکی دوای ئەوە پێش ڕووداو دە قۆناچیتە قۆناغی پێش ڕووداو کە زانیاری بە خەڵکەکە دەیتەوە بۆ حاڵەتێکی تر مامۆستا هەمیشە خەڵک وا لە بیرکردنەوە خیالدایە کە ئەوە میدیایە کۆمەلگا ئاراستەیەکە بۆچی لە ساتەکاندا پێچەوانە نابێتەوە جەنابەت فەرمووت کە ئەوەشی کە میدیا بەڕێوە بە کارمەندەکانی ناو میدیا هەر لە کۆمەلگەکە پێگاتم بۆچی لە ساتەکاندا کۆمەلگە ناتوانێت میدیا ئاراستە بکەم میدیا وەکوڵێ پەیام و بەرنامەی بۆ دابنێ بۆ نات کۆمەلگای ڕۆشنبیر ئەوانەی کە بەجددی کۆمەلگایەکی خوێنەوار و بە ئاگان هەمیشە میدیان ئاراستەکەن یعنی ئەگەر نەتوان هەمووشی ئاراستەکەن پێیەکی میدیا بەدەستەوانەوەی هەنگاوی پێێنن پێیەکەی تری وەک چی باسیەکەن وەک هەوڵی کەسانی ڕۆشنبیر کە یانەوەی کۆمەلگاکە پێش بخەن بەڵام کاتێکە هیچ پێیەک لە دەست کۆمەلگایان نەما ینی کۆمەلگا توانای ئەوەی نەماوە پێی میدیاکان بکرێەوە ئاراستیان بکە خۆی داوەتە دەست میدیاکان لەوە چێ کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکی وابێ خۆی دابێتە دەست میدیا
بۆیە ڕێساکان تیا شپرزا بن. میدیاکانیش مادام سیستمی خاوەنداریان شخصی خاوەنداریەتیان گروپی خاوەنداریان جیاوازە هەنگاوەکانی جیاوازە بن. ئەمڕۆ پێکەوەن سبەینە هەریەکە و ڕێیەکە گرێتە بەر کاتێک کۆمەلگایتە دەسەمان کۆمەلگا دابەشەکە. کۆمەلگای ئێمە ئێستا کۆمەلگایەکی دابەشە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی اقتصادیەوە کاملەن دابەش بووە خاڵی هاوبەش کەمە لە نێوان گروپەکانی کۆمەلگایە بۆ لەبەرەوەی خۆیان داوەتە دەست میدیا. میدیاش وەکوتم ئەوانەی لە پشتەوەن کە پەیامسازیەکەن سیاسەتدانێن هەنگاوی جیاوازەنن ڕێی جیاوازەگرنە بەر بۆیە لە ڕێیەکی بۆ نمونە وەکو ڕیفراندۆمە لە ڕێیەکی وەکو ڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەندیە لە ڕێیەکی وەکو ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیا کۆمەلگایەک ناگرێتەوە ناتوانێت یەک دەنگی هەبێت بۆ نمونە بێتە سەرشەقام داوای یەکشت بکە پارچەیەکی لە شوێنێکەوە داوای شتێکە پارچەیەک تریشی داوای شتێک ترەکە پارچەیەکی هاواری لێبەرزە بێتەوە پارچەیەکی بێدەنگە بێ پارچەیەکیش لەو نێوەندەیە خەریکە ئاهاڕێ ئەمە هەمووی چییە؟ هەمووی دابشبوونی میدیایی ئەم کۆمەلگەی دابش کردووە کاتێ میدیا پەیام یەکە خات لانیکەم ئێمە ناڵێن هەمیشە چونکە هەمیشە ئینسانەکانیش تێڕوان و بیرکردنەوەیان یەک نیەن لانیکەم لە 150 بەرەوسەری پەیامەکان وەکو یەک بن ژیانی ئاسایی خەڵک پێکهێنرێ ژیانی تەندروستی خەڵک پێکهێنرێ ئەوی تری ئەمێنێتەوە سەر گەشەکردن ئەگەر میدیا هەموو یەکدەنگ بێت لەسەر ڕوبەڕووبوونەوەی دیاردەیەکی وەکو نەبوونی کارەبا و هەمووشی یەک تاوانبار دیاریکە کە ئەمە تاوانبارەکە یەک جارە و لە نێوەچێ ئەسڵی بابەتەکە دروستە بێتەوە هەمومان نەبین بە خاوەنی کارەبا بەڵام لە میدیاکانە نەیەک دەنگی هەیە لەسەر ئەسڵی بابەتەکە وەنە هەمووشان پێکەوە یەک تاوانبار دیاریەکەن کە لە ئەسڵیشە ئەشێ سەرچاوەیەکە بێ بۆ ئەوەی کە خەلەلەکە دروست بووە کێشەکە دروست بووە بەڵام میدیاکان هەریەک و بە جۆری باسیەکەن بەپی بەرژەوەندی گروهیە تاکییان میدیایی ئەمانە باسیەکەن و کۆمەلگاکەش بەشەکەن لەبەرەوەی هیچ هێزێک دروست نابێکە بابەتێک دروستکە لە بەرژەوەندی گشتی کۆمەلگایە بێت لە استراتیژی میدیادا هەیە کە بتوانێت سیاست و ئەرک و داواکانی کۆمەلگە جێبەجێ بکات یان بەشێک لە کۆمەلگە هەوڵی هەژمون دەدا بەسەر زۆرینەی کۆمەلگا ئەمە بە شێوەیەکی گشتی ئەبێ بوترێ بەڵێ ئەبێ سەرەکی ترین ئەهدافی میدیا لە پێناو بەرژەوەندی گشتی کۆمەلگایە بێت چونکە ئەویش وەکو وتمان کایەکە لە ناو کۆمەلگایە هەڵقڵیوە بەڵام کاتێ هەر کۆمەلگا خۆی میدیاکان دابەشەکە ئەن میدیاکان کۆمەلگا دابەشەکە ئەم ئەرکەش دیسانەوە دابەشە بێتەوە ینی هەر کە ئاراستەکردنی کۆمەلگا جیاواز بوو ینی کۆمەڵا کەمەکان دامەزراوەیەکی دیار ئەوێ هەژمونی خۆی بەسەر کۆمەڵەیەکی فراواندا جێبەجێ بکە ئەم هەژمونە گەر تۆ بتەوێت ڕایەکی ئامی لەسەر دروستکەی لەسەر ئاستی کۆمەلگایەک شتێکی تەندروست و بەجێە بەڵام کاتێ بتەوێت لە نێو گروهێکی کۆمەلگایەکی دیاریکراوە ڕایەک دروستکەی دژ بە ڕایەکی گشتی ئەبێ بەچی ئەبێ بە ئاگرێک لە نێو خەرمانێکایە کاشێ هەمووی پێوە بسووتێ و ئەشێ داواکاری ئەسڵیەکە ون بێ لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوە میدیایەک بین لە بەرژەوەندی کۆمەلگا بین ئەبێ ئەهدافی گشتی کۆمەلگا لە پێش چاومان بێ کاتێک هەدەفی میدیاکەمان دیاریەکەین هەرواشە هەر دامەزراوەیە کە لە پێناو کارێکە ئیشەکات لە کۆمەلگایەکە ئیشەکات ئەبێ لانیکەم ئامانجەکانی ئەو کەسانی کە لەگەڵ ئەوە ئیشەکان یان ئامانجەکانی ئەو کۆمەلگەی ئەویتیا ئیشەکە بزانێت ینی دەستگایەکی تیجاری ناتوانێت کاڵایەک بخاتە بازارڕەوە ئەگەر نەزانێ بۆ هەموو ماڵێک لانیکەم ئەم کاڵایە پێویستە یان ئەوەندەی کە ئەو تموحی هەیە خەڵک ئەوەندەی پێویستە کاڵایەک بێنی کە نەبوو بێتە پێویستی خەڵک و خەڵک لە پێناویە هەوڵ نەیات و وەک ئامانجێک بۆی نەڕوا بەدەستی بێنێ بیهێنیتە بازارڕەوە هیچ دەستکەوتی نابێ و هیچیشی لێ سەوز نابێ میدیاش هەمان حاڵەتی هەیە وەکو دامەزراوەیەک زانیاریەک کە لە خەڵک تاالبی نەبێ و خەڵک بە دوویان نەگەڕێ و سوودی بۆ خەڵک نەبێت تۆ بیخیتە ناو کۆمەلگاکە ڕەت ئەدرێتەوە بە ناو چاوی خۆتە بەڵام زانیاریە کە جێگەی سوودی زۆرینەی خەڵک بێت تۆ بیدەیتەوە بەهات پێی بەرزە بێتەوە لەبەرەوە میدیاکان ئەبێ بە شوێن هەدەفی خەڵکیشەوە بن و بە شوێن هەدەفی کۆمەلگا بن ئەنجا هەدەفی خۆی داڕێژێ ئەگەر وانە بێ میدیاوێکی وەکەنار خراوە ئەخرێتە کەنارەوە و لەوە چێ بەردەوام بڵێ بەڵام گوێگری کەم بێ ئەمە شەوا لە میدیاکانەکە کە جیاواز بن لە بینەری زۆر بێیان بینەری کەم بێ دیارە مەبەستی ئەسڵی میدیاش چییە مامەڵەکردن لەگەڵ مخاتەبی خۆیان بینەری بیسەری خوێنەری خۆیان
زۆر باشە مامۆستا نوێکردنەوەی خەمەکانی کۆمەڵگە و کولانەوەی برینەکان سەر لە نوێ لەکوێی پەیامی میدیاییدا ڕێی دەبێتەوە؟ ئەمە ڕێک وەکو مامەڵەکردنی دکتۆرێکە لەگەڵ نەخۆشێکە هەنی میدیا بێ ئەو ڕێسایە بگرێتە بەر ئەشێ هەندێک خەم هەن بەردەوام لە بەرچاوی ئەو کەسە بن لە بەرچاوی کۆمەلگا بن بۆەوەی ئەم شتانەی لەبیر نەچێتەوە ئەگەر کۆمەلگا ئەمانی لەبیر چوویەوە ئەو جۆرە خەمانەکە لە بیری چوویەوە دیسانەوە بەرەو هەڵدەری ئەو خەمە بڕواتەوە هەروەکو چۆن دکتۆرێک ینی ناچارە بەوەی کە بە نەخۆشێک بڵێ کە تۆ فلان بیماریت هەیە فلان نەخۆشیت هەیە با جێگەی خەمیشی بێ بەڵام ئەبێ خۆی لێ بپارێزێ ئەبێ خۆی بگرێتەوە لاندێ بابەت کە زیانی بۆ ئەمە هەیە ئەگەر میدیا مامەڵەکەی مامەڵەیەکی دکتۆرانە بوو مامەڵەیەکی تەندروستە بەڵام کۆمەڵی خەم کە تێ ئەپەڕن و هەرزوو خەڵک تێیپەڕانوە و ناشیەوێ بەردەوام بیبیسێتەوە کاتێ میدیاش باسیەکاتەوە لەوە چه میدیا بەر نەفرەت بکەوێ یعنی کۆمەڵێک چاڵە دیسانەوە سەری هەڵەداتەوە بۆەوەی خەڵکی تێبکەوێتەوە بەڵام کۆمەڵێک خەم هەن کە سەریاندا ئەپۆشێنێ وەکو چاڵێکە بیکا بە ڕێگەیەکی تەخت بۆ خەڵک بەسەریا بڕوە لەبەرەوە میدیا نابێ خۆی بدزێتەوە لە خەمەکانی خەڵک ئەشێ ئەو خەمە داپۆشێ کاتێ پێویستە هەڵیاتەوە کاتێکە پێویستە. زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم لەم قەیرانەدا لە نەبوونی موچە و نەوت و کۆمەڵێک شت کە لە هەرێمی کوردستانە ئەم قەیرانە میدیا چۆن دەتوانێت کێشە و گرفتەکانمان کەم بکاتەوە؟ ئەو کۆمەڵە قەیرانی اقتصادی هەیە کە ڕوەدایان کۆمەڵە قەیران کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەبێ میدیا دائیمەن جۆرێک لە ڕیکلامی هەبێ بۆچی بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم قەیرانانە جۆرێک لە پەخشی زانیاری هەبێ بۆ ڕوبەڕووی ئەم قەیرانانە چۆن حەدەسێکی وەکو بوومە لەرزە پێشتر خەڵکی لێ ئاگادارەکرێتەوە و لە حاڵەتەکەشاوە لە دوای حاڵەتەکەش میدیا بێ هەمان مامەڵە لەگەڵ ئەم قەیرانانەشا بکە پێشەوەی حاڵەتی بۆ نمونە بەڕێنی موچە ڕووبە میدیا دەبوو مامەڵەیەکی هەبێ کاتی حاڵەتەکە ڕوئەدا بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان ئەگرێ هەبێ میدیا لەگەڵ ئیدانەکردنی ئەو حاڵەتەیە کە بەردەوام هەبووە ئەبێ کۆمەڵێک شێوازی فێرکاری شێوازی پەروەردەی بدا بە خەڵک کە بتوانێت ژیانی لەگەڵ حاڵەتەکەیە کاتوەتە پێشەوە ئاسایی بەڕێوە بەرێ و نەبێ بە بابەتێکی بەردەوام زەخمین بەسەریەوە و بزانێت کە ئەمە یەکێکە لە نشێویەکانی ژیان و بێت تێیپەڕێنێ و بەم ڕێکارانە تێیپەڕێنێ کاتێک ئەمە تێپەڕێ دیسانەوە ڕێکاری ترباتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی حاڵەتێکی تری اقتصادی ئەم حاڵەتانش کە ئێستا لە کۆمەلگەی ئێمەشا هەن ئەبێ و مامەڵەی لەگەڵا بکرێ ڕاستە ئەو کەسەی کە ئیکا تاوانبارە و ئەبێ ئیدانە بکرێ و ئەبێ سەرزەنشت بکرێ بەڵام کە حاڵەتەکە هاتووەتە بێش ئەبێ بزانن کە کۆمەلگەکە چۆن مامەڵی لەگەڵاگا خۆ دانانیشە دەسەوسان بەرامبەر ئەو حاڵەتە. مامۆستایان زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونت. سەلامت بن سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.